من زلال جبرائيل ميكائيل هولاتي سۆرانم بواقچیم پیشەم بواقچیە 34 ساڵە ئەوە کاری منە زۆریشم بەیشی خۆم سەربلندم ئیشەشی پیرۆزە شانازش پێواکەم 34 ساڵە ئەوە ئیشەکەمە بێ موچەشم لەخوای بەزیادی ساحب عایلەشم سێ شاگردیشم لەگەدایە دەشگە لە کوڕەکانی خۆم بەیانیان ساعت حەفت و 10 دقیقە چارێک دێمە بەیان سە ئیشێ خۆم هەتا 4:30 ئێواران لە 34 ساڵە ئەوە پیشەکەمە لە 12 شاگردیشم بەڕێکردنمە بوو منە ساحب ژن و منداڵ هەمووی لەسەر دەستی من فێرە ئیش بووینە و بووینە کاسب لە خۆ ئەو سندوقە لە 99 هێشتا ئەو کوڕەم لە دایک نەبوو بەچی ئەو سندوقەم هەبووە هەتا ئێستا هەر ماوە هەرج دەمینی سندوقەکی قەدیمە نەشم گۆڕیە سندوقەکەم تەمەنی کوڕی خۆیتم سبۆغەکەش بەخۆ دەکڕم سبۆغەکەم باشە دەرەجەیەک سبۆغیشم هەیە تێکەل و پێکەلیش ناکەم ئەسەر بەخۆ بیگرمەوە ئەو ئیشەی ناکەم سبۆغەکە بازاڕیە لە هەولێر دینم لە سلێمانیم لۆ